بۆ یەکەم جارە بەم شێوەیە لە کوردستان و لە هەموو عێراقا ئەم نیشتەرگەریە ئەنجام بدرێت. لابردنی لە سا هەفتای جگەری چارەخوازێکمان بە ئامێری ناوسبین واتە لاپرۆسکۆپی. چارەخوازێکمان سەردانی کردین بەهۆی هەبوونی گرەی شێرپەنجەی جگەر. ئێمە بڕیاری نەشتەرگەریمان نا. نەشتەرگەرەکە پێویستی بەوە بوو لە سەدا هەفتای جگەری چارەخوازەکەمان لابین، بەڵام لە سەدا 30 جگەری چارەخوازەکە ئەمایەوە ئەمەش کافی نەبوو بۆ ئەوەی چارەخوازەکەمان پێی بژی. ئێمە تەکنیکێکمانەوە بەکارهێنا کە پێوترێ پری-ئۆپەرەتیڤ پۆرتال ڤین لایگەیشن، واتە یەکێک لە دەمارەکانی جگەری مانگرت پێش 5 هەفتە لە ئەنجامدانی نەشتەرگەریەکە بۆ ئەوەی ئەو بەشەی جگەری کە ئەمێنێتەوە گەورە ببێت. لە پاش ئەو 5 هەفتەیە ئێمە هەستین بە ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی لە سا هەفتای چارەخوازەکەمان بە تەواوەتی بە ئامێری ناوسبین بەبێ هەڵدڕینی سکی چارەخوازەکەمان لە ڕێگەی چەند کونێکەوە. ناوی نەشتەرگەرەکە لاپرۆسکۆپیک ئەکستێندد ڕایت هیپاتێکتۆمیە. سپاس بۆخوا چارەخوازەکەمان پاش چەند کاتژمێرێک هەوڵی نەشتەرگەری بەجێهێش بە تەندروستێکی جێگیرەوە و نەخۆشخانەیەشی پاش چەند ڕۆژێک بەجێهێش بە تەندروستێکی جێگیرەوە. ئەمە ئاماژە بۆ بکەم کەم نەشتەرگەرە نەشتەرگەرێکی زۆر ورد و زۆر دقیقە بۆ یەکەم جارە بەم شێوەیە لە کوردستان و لە هەموو عێراقا ئەم نەشتەرگەریە ئەنجام بدرێ. و سپاس بۆخوا چارەخوازەکەمان پاش چەند ڕۆژێک یا بڵێن پاش چەند هەفتەیەک سەردانی ئەمەی کردەوە و پشکنینی تەواوەتیمان بۆ کرد. تەندروستێکی زۆر جێگیری هەیە. ئێستا جگەری چارەخوازەکەمان وەکو جگەری هەر هاوڵەتی کە بە تەواوەتی ئیشەکە و بە هیچ کێشەیەک. ئەمڕۆ ڕۆژی چوارەمە پاش ئەنجامدانی نەشتەرگەری بۆ چارەخوازەکەمان. ئێستا ئەچین بۆ بینینی چارەخوازەکەمان بۆی دڵنیابینەوە لەباری تەندروستی و ئامادەکاریکردن بۆ ناردنەوەی چارەخوازەکەمان بۆ ماڵەوە بە تەندروستێکی جێگیرەوە. السلام عليكم. مرحبا، شلونكم؟ مرحبا أخي، شلونك؟ زين اليوم؟ الحمد لله. شفت فحوصاتك بعد العملية، طبيعي فحوصات اليوم. يعني الحمد لله عملية ناجحة وأنت حاضر ترجع للبيت وتطلع من المستشفى. أنت تعرف هاي أول عملية بالكردستان وبالعراق نسويها بالمناظر. احنا شلنا تقريبا 70% من الكبد وأنت هسه حاضر تروح للبيت. الله يشفيك إن شاء الله. لا هاي واجبنا، احنا سوينا واجبنا. يلا ما تحتاج شيء، يلا اشوفك ان شاء الله بعد اسبوع ان شاء الله. يلا في معله، الله وياكم، الله وياكم، في معله. السلام عليكم اخواني. انا جيت من بغداد للسليماني اراجع عن البروستات عندي، فحالني ذب الناظور من فحصني قال لي هاي عندك مشكلة بالكبد، وراح اوديك ذب الباطنية. وداني ذب الباطنية دكتور هيمن الله يحفظه، وداني على فحص جبته وجيت قال عندك هاي غدة سرطانية بالكبد، لازم عملية حالا. احنا توافقنا واخذنا كل الفحوصات اخذها الي، جزاه الله الف خير. وسوينا العملية طولت 7 ساعات، والكبد قص منه 70%. وانا هسه كل زين والحمد لله. شوف فحصني هاي 3 أيام ياخذ فحوصات كل زين، والكبد جاي يكبر والحمد لله. سمارت وەرچەرخانە.